هەر تایبەت بەم سیستمەی عێراق کە ئێستا عێراق بچێتە ئەم سیستمەوە چ کاریگەریەی کێ بێت و ڕەوشێنەکانی چۆنە لە بەغداوە دکتۆر محەممەد حەنونمان لەگەڵە بێ بە ڕێزیان گوتەبێژی وەزارەتی بازرگانی عێراقن ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمانە بن. دکتۆر سڵاوت لێ بێت دەم کاتت باش گرنگی ئەم سیستمە چییە کە عێراق ئێستا دەبێتە ئەندام تێیدا و پێگەی بازرگانی عێراق بەرەو کوێ دەبات؟ بسم الله الرحمن الرحيم. فرصة طيبة من خلال قناتكم الكريمة سڵاوتان لێبێت زۆر سوپاس أهمية الاتفاقات بۆ ئەوەی لە گرنگی ئەو ڕێکەوتنە تێبگەین کە عێراق لە بواری دەریایی وشکانی کردوێتی کە هەمویان بە هەنگاوی استراتیژیدا دەدرێت بۆ ئابووری عێراق ئەگەر بێت و ئەو ڕێکەوتنانە وەکو خۆیان جێبەجێ بکرێن لەبەر ئەوەی ئەو ڕێکەوتنانە کاریگەریەکی باش و نایابیان دەبێت لەسەر دەواازە دەریایی یاخود دەواازە ئاوی و دەواازە وشکانەکان بەگشتی ئەمانە گرنگێکی زۆریان هەیە بۆ ئەوەی ئابووری عێراق ببوژێنەوە و دەکرێ ئەو دەواازانە باشتر بن لە دەواازە ئاسمانیەکان بە تایبەتی ئەگەر ڕەچاوی دۆخی ناوچەکە بکەین لە ڕووی گرژەکانەوە ئەوانە دەتوانین بڵێن دەواازە دەریایی و وشکانەکان گرنگەکان لەوەدایە کە ناکۆکیەکان ناکۆکی سنووریەکان نامێنن و دەتوانن خۆمان لەو ناکۆکیانە بەدوور بگرین و جم و جۆڵی بازرگانیمان بەردەوام بێت. عێراق گەلێک ڕێکەوتنی لەم بوارەواژوو کردووە. بۆ نمونە عێراق یاداشتێکی لێکتی گەیشتنی لەگەڵ ئیمارات کۆمەڵی ئەبوظبی واژوو کردووە. یاداشتێکی لێکتی گەیشتنی سوارینە واژوو کراوە لە نێوان تورکیا و قەتەر و ئیمارات و عێراق کە بە یەکەوە بوو بەم دوایەش ڕێکەوتنی TIR بۆ گواستنەوەی کەلوپەل و کاڵا ئەم ڕێکەوتنە گرنگێکی استراتیژی زۆر گەورەی بۆ عێراق عێراق ببێتە ناوەندێکی وشکانی کە جیهان بە یەکتری بەستێتەوە دەتوانێت وڵاتانی کەندا و بە ئەوروپا بەستێتەوە لە هەمان کاتدا دەکرێت ببێتە ڕێڕەوێکی زۆر نایاب بۆ گواستنەوەی کەلوپەل بە شێوەیەکی گشتی کاڵا لە ڕێگەی وشکانیەوە لە هەمان کاتدا ئەم ڕێکەوتنە دەبێت هۆی زامنکردنی ئاسایش بۆ گواستنەوە. باشە دکتۆر هەرێمی کوردستان لەم نێوەندەدا کە ئێستا عێراق ئەم بۆتە ئەندام لەم سیستمەدا ئەمە کاریگەریەکی گەورەیە بێت لەسەر بازرگانی عێراق. جامە بەس بزانم ئایا هەرێمی کوردستان چۆن ئەتوان لێرەدا بەشدارە بێ و چۆن ئەتوانێت سوود لە ئەو ئەزمونەوە بگرێت بە تایبەت لە ڕێگەی کوردستانەوە بە هەمان شێوەش عێراق بۆی کە پەیوەندیە بازرگانیەکانی پتەوتر بکات لەگەڵ چین لەگەڵ ئێران لەگەڵ وڵاتانی ئاسیا بەگشتی. بالحقيقة يشكل إقليم كردستان ڕاستەکەی هەرێمی کوردستان پێگەیەکی استراتیژی گرنگی هەیە بۆ پێگەستنەوەی ناوچەکانی دیکەی عێراق بە تورکیا و بە ئێران. ئەم پێگەی کە هەرێمی کوردستان هەیەی هاریکارە لە زۆڵی بازرگانی لە ناوچەکەدا. ئەم ناوچەیە لەسەر ئاستی جیهان نەکوتنیە بۆ عێراق گرنگە بەڵام بۆ عێراق دەکرێت سوودی هەبێت لەوەی کە چۆن عێراق بە دەواازە نێودەوڵەتیەکانی جیهان ببەستێتەوە. عێراق هەوڵ دەدات کە ڕۆڵی هەبێت لەوەی کە بەشێک بێت لە پشتێنی سەوزی ناوچەکە کە دروست دەکرێت. ناوچەکانی هەرێمی کوردستان ڕۆڵێکی یەکلاکەرەوەیان هەیە لە گواستنەوەی کەلوپەل لە ڕێکەوتنی TIR. جگە لەوەش لە چالاکی بازرگانی بەگشتی ناوچەکانی هەرێمی کوردستان پێگەیەکی گرنگی یارمەتی دەرن لە ئابووری عێراق و لە سەرخستنی ئەم پرۆژە و ئەم ڕێکەوتنە کە عێراق بووە بە بەشێک پارێزگاکانی هەرێمی کوردستان هەمویان دەتوانن ڕۆڵێکی یەکلاکەرەوە و گرنگ و باشیان نەبێت لە بژاردنەوە و گواستنەوەی کەلوپەل لە ڕێگەی هەرێمی کوردستان بۆ تورکیا بۆ ئەوروپا و هەروەها لە ناوچەکانی باشوور و کەندا و بۆ ئێران و بۆ ناوچەکانی دیکەش وە تەنانەت بۆ ئەو ناوچانەش کە کەوتونەتە نزیک پارێزگاکان. بەڵێ باشە دکتۆر لە ماوەی ڕابردووە عێراق لە سەکوی بازرگانی ئیمارات خۆی تۆمار کرد. ئەتوانین بڵین ئێستا بوون بە ئەندامی لەم سیستەمە نوێدا تا چەند ئەتوانێت هەژمونی بازرگانی عێراق و هەرێمی کوردستانیش بەرزتر بکاتەوە؟
حقيقة هذه التجربة بەڵێ ڕاستیەکەی ئەم ئەزمونە دەبێتە هۆکاری بژانەوەی بازرگانی لۆجستی بە پلەی یەکەم لەبەر ئەوەی بەشێک لەو کەلوپەلانە لە ڕێگەی بەندەرەکانی عراقەوە دەگوازرێنەوە ناوچەکانی دیکەی جیان بە تایبەتی ئەوروپا جا لە ڕێگەی هێڵی شەمەندەفەری بێت یاخود لە ڕێگەی بار هەڵگرەوە بێت ئەمە دەبێتە هۆی بژانەوەی کردی گواستنەوە لە عراق بۆ جارێکی دیکە پێش بکەوێت یاخود هەنگاو بەرەو پێشکەوتن بنێت ئێستا عراق بەگشتی هەوڵ دەدا کە داهاتی نانەوتی خۆی زیاد بکە بە تایبەتی لە ڕێگەی گواستنەوەی کەلوپەل لە ڕێگەی وشکانی ئەم ئەزمونە کار دەکا و دەبێتە هۆکاریەوەی کە ئابووری عراق زیاتر ببوژێتەوە بەدەر لە داهاتی نەوتی لەبەرەوەی ناگرێ بەش ئێمە تەنیا پشت بە داهاتی نەوتی بەستین جگەلەوەش یارمەتی دەردەبێتەوەی کە داهاتی نەوتی جارێکی دیکە ببوژێتەوە کەواتە گرنگی ئەم ڕێکەوتنە گرنگیەکی دوو ڕەهەندە عراق دەکاتە ناوەندێک و دەواازەیەکی گرنگی گواستنەوەی وشکانی بە تابەتی وەکو گوتم لە گواستنەوە لە وڵاتانی کەندا و بۆ عراق بۆ تورکیا بۆ وڵاتانی ئەوروپا و بە تایبەتیش لە ڕێگەی هەرێمی کوردستان کە دەکرێت ڕۆڵێکی زۆر ئەرێنیان هەبێت لە بوژانەوەی گواستنەوەی کەلوپەل بۆ وڵاتان. باشە دکتۆر تا چەند ئەم سیستمە کاریگەریە بێت لەسەر کەمکردنەوەی مەترسیەکان بە نمونە زانین کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەردەوام لە ئالۆزیە بێت و بینیمان لە مایۆ ڕابردووشدا عێراق مەترسی ئەوەی لەسەر بوو کە کێشەی بۆ دروست بێت لە هەناردە و هاوردەیە بە تایبەت لە ڕێگەی دەریاییەوە لە کاتێکا کە شەڕی نێوان ئیسرائیل و ئێران دەستی پێکرد بەڵام ئەم ڕێگەیە تا چەنە بێتە کەمکردنەوەی ئەو مەترسیە. بەڵێ ڕاستیەکەی عراق هەمیشە لەو هەوڵەدا بۆ بە تایبەتی پێشکی ئاگری جەنگی نێوان ئیسرائیل و ئێران ئێمە هەوڵمان دەدا کە ئابووری خۆمان ببوژێنینەوە و پرۆسەی گواستنەوەی کەلوپەل لە عێراقەوە بە شێوەیەکی بەردەوام بێت و وەستانی تێنەکەوێت ئەمە ئەگەر بێت و بتوانین گرنگی زیاتر بە دەواازە وشکانیەکان بدەین دەتوانین بازارەکانی عراق زیاتر ببوژێنینەوە و ئەو کێشانە کاریگەریان کەمتر دەبێت لەسەر ئێمە لە گواستنەوەی لۆجستی بە شێوەیەکی گشتی ئەم ئەزمونە ئێستا بەندە بە جێبەجێکردنێکی ڕاستەقینە دوور لە گەندەڵکاری و دەبێت لە ڕووی سیاسیەوە هاوکاری هەبێ وەزارەتی گواستنەوە کە کەرتی تایبەت و حکومی دەگرێتەوە دەبێت هەمویان هاوکار بن لەم ئەزمونەدا لەبەرەوەی ئەم ئەزمونە گۆڕانکاریەکی زۆریە لە پەرەپێدان و گواستنەوەی داهاتی عراق لە نەوتیەوە بۆ نانەوتی جگەلەوەش کە تێچوویەکی کەمتری هەیە بەراورد بە گواستنەوەکانی دیکە بە تایبەتی بەراورد بە ڕێگە ئاسمانەکان دەواازە ئاسمانەکان کە تێچوویەکی زۆریان هەیە ئێمە دەکرێت سوودی زۆر لەمە ببینین تێچووی کەمتر باشترکردنی بازاری عراق بەرەپێدانی کەرتی تایبەتی عراقی بەرەپێدانی کەرتی لۆجستی کەرتی گواستنەوە ئێمە دەتوانین کاری باش بکەین لە 2023ەوە کێشەمان هەیە لە گواستنەوەی کەلوپەل لە کەرتی کەلوپەل ئەم جۆرە ڕێکەوتنانە تا ئاستێکی زۆر دەتوانن تەواوی ئەو کێشانەمان بۆ چارەسەر بکەن سەرباری ئەوەی کە ژینگەیەکمان بۆ دەئافرێنێت لە پارێزگاکانی باشووری ناوەڕاستی عراق تا دەگاتە هەرێمی کوردستان کە ژینگەیەکی چالاک بێ لە گواستنەوەدا. بەڵێ دکتۆر محەممەد حەنون وتەبێژی وەزارەتی بازرگانی عراق لە بەختاوە لەگەڵمان بسپاس بۆ بەڕێستان.